ئەمە لایەنێکی شانۆگەری دەنجی کەڵەشێرە کە لەسەر شانۆی نیشتیمانی لە بەغدا پێشکەش دەکرێت. ناوەڕۆکەکەی سیاسیە کە کەڵەشێر بە دەنجی گەل دەناسرێ و پاشا دەسەڵاتە کە خەریکی خۆشی و خەوتنە و بیرۆکە کەشی پەیامێکە بۆ منداڵان کە دەنجی گەل دەنجی ئازادیە. فحوى المسرحية بأنه إحنا بدنا نحكي ناوەڕۆکی شانۆگەریەکە باز لە ڕەوشی سیاسی وڵات دەکات. ژمارەیەکی زۆر لە گەنجەکان بێکارن. خوێندکارانی خاوەن بڕوانامەکان لە ماڵەوە بێکار کەوتون یان کاتەکانیان لە نێو قاوەخانەکاندا بەسەر دەبن. هەر بۆیە داهات و بەرهەمیان نییە کەواتە چارەسەرەکە لای پاشایە واتە لای سەرۆکوەزیرانە یان سەرۆک کۆمارە. دەرهێنەری شانۆی وازمان دەبێنن کە لەسەر شانۆی بەغدا پێشکەش دەکرێت ڕادەگەنێ کە منداڵان لە خۆشی کراون بۆیە وەک هەست و سۆزێک بۆ منداڵانە هونەرمەندانی عراقی ئەم هەنگاوەیان ناوە. ئەگەر ویستت وڵاتێکی تەندروست و کۆمەڵگایەکی یەکڕێز و یەکگرتو دروست بکەیت ئەبی لە مناڵەوە دەست پێ بکەیت. مناڵ کە کەسایەتیەک لێ دروست دەکەیت هەر لە مناڵیەوە دەبێ بزانێت چی دەکات و چۆن خۆشەویستی لەگەڵ دەوروبەرەکەی دەکات ئەو کە دەتوانی وڵاتێک و کۆمەڵگایەکی تەندروست دروست بکەیت. ئاکتەرێکی شانۆی منداڵان دەڵێ ئامانزمان دوورخستنەوەی منداڵانە کە ئێستا لە ژیانێکی خوێناویدا دەژین و یاریەکانیشیان چەک و تەقەمەنیە. ئێستا ئەگەر سیر بکەین یاری منداڵان بۆ تەچەکی یاری ڕقێکی ناسروشتی لە دڵی منداڵاندایە. سەیری فیلمی خوێناوی و توندوتیژی دەکەن کە ئەمە کاریگەری لەسەر ژیان و ڕەفتاری منداڵان دەبێت. بۆی ئامانجمان لە شانۆی نیشتیمانی ئەوە بوو کە چەند شانۆگەریەکی پێچەوانە پێشکەش بە منداڵان بکەین. شانۆی منداڵان لە عێراق هەرچەندە ئامانجەکەی فێربوون و پەروەردەکردن و ڕۆشنبیریە بەڵام ناوەڕۆکەکانی سیاسین بۆ ئەوەی هەستی منداڵان بجوڵێنن کە ڕاستی و چەوتەکان لێک بکەنەوە. لە بەغدا نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.